من هول عددهم يعني رابورتا كان بخوين ما لا يتم لأن الموبايل شوي PDF وأوانا بەڕای من پێویستە هەموو کەسێک بیخوێنێتەوە شتی باشیشی تێدایە کە زانیاریەکان بگەین. سڵاو بینەران، من ئێستا لە پێشانگای نێودەوڵەتی کتێبم لە هەولێر. مایکی 1964 بێبەش نییە لە پرسیارە تەندروستیەکان، چونکە تەندروستی بەشێکی گرنگی ژیانە. پێم خۆشە چەند پرسیارێک لە خەڵک بکەم، بپرسم ئایا لە ڕێگەی کتێبەوە تا چەند گرنگی بە تەندروستیان بدەن. لەگەڵم بن. پێت وایە کتێبی تەندروستی دەتوانێت ژیانت بگۆڕێ بۆ تەندروستێکی باشتر؟ بەڵێ زۆر کاریگەری هەیە، حتمما ینی زانیاری زۆری تێدایە، مەسەلەن لە زۆر ڕوەوە هاوکاریەکی باشە. دەتوانێت شوێنگرەوەی دکتۆرێک بە کتێب یاخود ناتوانێت؟ وەڵاهی تا حەدێک لە هەندێک مەجالدا بەڵێ، بەڵام بە شێوازێکی عامنا. یعنی زیاتر دکتۆرەکە و زانیارانی کە پێویستە بیگەینی لە دکتۆرەکە، بەڵام شتی باشیشی تێدایە کە زانیاریەکان بگەینی. تا حدێک ئەخوێنینەوە چکە وعی پزیشکی، وعی تەندروستی و هۆشیاری تەندروستی ئێستا زۆر گرنگە بۆ ئەو کەسانی کە مختصیش نین، بۆ ئەو کەسانی کە پسپۆڕیش نین، لەبەرەوە تا ڕادەیە کە خوێنینەوە کە پەیوەست بێ بە تەندروستی خۆمان. بەڵام بە شێوەیەکی گشتیان پێویستە گرنگی پێ بدرێت بەڕێ جەنابتان. پێویستە گرنگی بە لایەنی پزیشکی بدرێ، پێویستە گرنگی بە لایەنی تەندروستی بدرێ، پێویستە بکرێتە مادەیەک لە قوتابخانەکانە، لە مەناهیجی تعلیم و پڕۆگرامەکانی فێرکردن، کە مرۆڤ زۆر پێویستی بە زانیاری تەندروستی هەیە، بە تایبەتی لەم بارودۆخەیە کە ژینگە تێبچووە، ژینگە ئالوودەیە و خواردنی ئەکسپایر و ئەمانە هەیە. لەبەرەوە پێویستە لە سەرەتاوە گرنگی بە لایەنی تەندروستی بدرێت بۆ منداڵ لە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەی و پێش اختصاص، یعنی پێویستە جڕعەیەک، قومێک یاخود ڕێژەیەک لە زانیاری تەندروستی و پزیشکی بدرێ بە قوتابیان و بکرێتە چێوەی بەرنامە تعلیمیەکانەوە. یعنی زۆر گرنگە خەڵک هەندێک تشت بزانێت، معلومات بزانێت، تا تایبەت ئەو سەردەمانەدا کە ئەگەری نەخۆشیەکان چنە، چۆن چارەسەر بکەن، چۆن خۆ بپارێزن لە نەخۆشیەکان. یعنی ئەتۆ معلوماتت هەبێت لەسەر تشتی پزیشکیەوە، هەموو ئەوانە ئەکیت لە نەخۆشی دوور دەکەویەوە. من هەوڵی عادەدەم، یعنی راپۆرتەکان بخوێنمەوە، گوتار بخوێنمەوە، معلوماتم هەبێت چ خواردنی باشە بۆ چ باشە، ئەوانە هەموو وای لێ دەکەتن کە تاکێکی ساغڵەم لێ دەربچێتن، یعنی خۆ پاراستن لە نەخۆشیەکان. طبعا ئێمە گەر باسی کتێبی تەندروستی بکەین، دوو لایەنمان هەیە. ئەو کەسانێک کە لە بواری پزیشکی و لە تەندروستی ئایشەکەن، ئەو هەر فەرزە ئەبێ معلوماتی زۆر باش و چاکیان هەبێ، و لایەنەکەی دیکان ئەوەی کە خەڵکی گشتی، خەڵکی عەوام دووبارە بە ئەوانیش پێویستە بۆی بتوانن کە پارێزگاری لە تەندروستی خۆیان بکەن و دوور بن لە نەخۆشی و لە ناخۆشی. جا بە حەقەت بۆ بابەتە بەڵێ بە 100% لەگەڵەوەدام کە هەم ڕێژەی کتێبمان ئینشاڵڵا نووسەرەکان هیوادارین کە ئینشاڵڵا کتێبمان زیاد بێت لە بواری تەندروستیە، وامیش خەڵکی گشتی بتوانێت ئیسفادە لە کتێبەکان بکە بۆی تەندروستیەکی باشتر و چاکترە بێ ئینشاڵڵا. وەڵاهی کتێبی تەندروستی من کە خوێنەرێکی کارام ئەلحەمدولیلا، بەڕای من پێویستە هەموو کەسێک بیخوێنێتەوە، تاک بە تاکی کۆمەڵگا، لەبەرەوەی ئێمە گەر بۆ خۆشمان نەبێت لە ماڵەوە کەسێکمان پێویستی بە حاڵەتێ بێ زانیاریمان هەبێ زۆر باشە لەسەری جیا لەمانەش گۆڕانکاری زۆر دروست دەکات لە شێوازی ژیانت، شێوازی بەڕێوەپرسنی کارەکانت. یعنی وا باشە بیان خوێنیتەوە. من لەگەڵ ئەوەدام کەوە هەموو تاکێکی کۆمەڵگا گرنگی بەلایەنی تەندروستی بدات، فرامۆشی نەکات لە لای خۆیەوە. کتێبە تەندروستەکان لا يتم لە موبایل شوی PDF و ئەوانە وەکو کتێب لە ماڵەوە هەیتم، بەڵام وەکو پێشانگانم کڕیوە گومانی تێدانێت کە خوێندنەوەی کتێب لە هەر بوارێکدا سوود و قازانجی خۆی بە تایبەت کتێبی تەندروستی ئەوانەی کە لایەنی پزیشکی من تەندروست، لەبەر ئەوەی خۆی تەندروستێکە پەیوەندی بە سەحەت و تەندروستی مرۆڤەوەیە، چونکە ئەگەر هاتو مرۆڤ تەندروستی تەواو نەبێ، گومان لەوە دانیەکە ناجێکی تەندروستی مرۆڤ یاخود خراپی باری تەندروستی کاریگەری ئەکاتە سەر خوێندنەوەی مرۆڤ بۆ کتێبەکانی تریش. بەڵام وەکو کتێب بڵێ هایتم لە ماڵەوە و هەرۆ بە شێوەی PDFیشم هەیە، ئەی خوێنمەوە گرنگی پێ ئەدەم. بە تایبەتی هەندێک نووسەر هەیە کە کتێبەکانیان بە شێوەیەکی جوانە، ینی ئینسان ئەتوانی کتێبی خۆراکی تەندروستی بن، ینی هایتم بە شێوەی کتێبم هەیە و بە شێوەی PDFیشم هەیە.